ئەوەی چەندین ساڵە ئۆپۆزیسیۆن و پەرلەمانتاران و خەڵکی کوردستانیش لە بارەی شکستهێنانی پرۆژەی نەوت و ئابووری سەربەخۆوە ئاڕاستی حکوومەتی هەرێمی دەکەن. سەرۆکی ئەو حکوومەتە دانی پێدانا و بە شێوەیەکی ناڕاستەوخۆ شکستەکانی کابینەکەی خۆی و ئەوانەی پێشتریشی خستە ڕوو. مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێم لە کۆنگرە ڕۆژنامەوانیەکەیدا بە جۆرێک باسی لە داهاتی نەوت و داهاتەکانی ناوخۆ کرد، وەک ئەوەی لایەنێکی دەرەکی ڕێگر بێت لە گەڕانەوەی داهاتی نەوت و خاڵە سنووریەکان. بەڵام 43% بە پێی کۆنتراکتەکە حکوومەت ملزەمە کە ئەم پارێ بداتەوە بە کۆمپانیا نەوتەکە. سەرۆکی حکوومەتی هەرێم بە ڕوونی وتی لە سەدا 43 داهاتی نەوت بۆ کۆمپانیاکانە و لە سەدا 9 کرێی گواستنەوە کە ئەویش بەشی زۆری بۆ کۆمپانیاکانی خۆیانە. لە بەرامبەردا تەنها لە سەدا 41 دەمێنێتەوە بۆ حکوومەتی هەرێم کە بیدات بە موچەی موچەخۆران. بە قسەی سەرۆکی حکوومەت دوای چاکسازیش ئەو بڕە بۆ حکوومەت ماوەتەوە، وەگەرنا لە کابینەکانی پێشوودا کەمتر لە $30 داهاتەکە ماوەتەوە. بینی 25 تا 28% ئەم پارە. سەرۆکی حکوومەت وتیشی لە سەدا 7 داهاتی نەوت بۆ دانەوەی قەرزەکانە. ئەمەش لە کاتێکدایە تا ئێستا کەس نازانێت ئەو قەرزانە چۆن و لە کێ و بەچی یاسایە کراون و سووی قەرزەکان چەندە و لە چیدا خەرج کراون. لە کاتێکدا ئەو کاتێک قەرزەکە کراوە بە ناوی پێدانی موچەوە، هەندێک جار موچەخۆران بە 2 مانگیان زیاتر ڕوبع موچەیەکیان پێدراوە. ئێستاش ئامادەنین قەرزی موچەخۆران بدەنەوە. لەگەڵ ئەوەشدا بەردەوام لە لایەن بەرپرسانی حکوومەتەوە باز لە ژمارەی گەورەتری قەرزەکانی سەر هەرێم دەکرێت کە دەبوو بە پێچەوانەوە بووایە و ژمارەکە کەمی بکردایە. پرسیار لەوە دەکرێت باشم کە نرخی نەوت ئەوەندە زیاد بووە، ئەی بۆ موچە کێشەی تێدەکەوێت؟ سەبارەت بە هۆکاری چارەسەر نەبوونی کێشەی موچە لە کاتێکدا نەوت لە $120 نزیک بووەتەوە، مەسرور بارزانی پاساوی ئەوە دەهێنێتەوە کە داهاتی بەشێک لە خاڵە سنووریەکان ناگەڕێتەوە بۆ حکوومەت. خەڵکی مافی خۆیانە بپرسن چۆن حکوومەت کۆنتڕۆلی دەواازە سنووریەکانی خۆی لە دەست دانیە و نازانێت داهاتەکەی چی لێ دێت. ئەگەریش کێشەیەکی لەو جۆرە هەیە بۆچی ڕێکاردژی سەرپێکی کاران ناگرنەبەر؟ بەداخەوە لە هەندێک خاڵە سنووریەکان بە ئیلتیزامی کرا، ئەم داهاتی خاڵە سنووریانە بۆ خەزینەی حکوومەت نەگەڕایەوە، کەواتە ناکرێمە تەسەووری ئەوەمان هەبێ کە نرخی نەوت زیادی کرد و ئەبوایە ئەوەی تریش وەکو خۆی بمێنێتەوە بۆ ئەوەی داهاتی هەرێم زیاد بکە، بەڵام لەلایەک زیاد بکە لەلایەک کەمکە ئێمە دیسان دووچاری هەمان گرفت و کێشە دەبینەوە. لەگەڵ بەرزبوونەوەی نرخی نەوت هەمووان ئەو وتەی ئاشتی هەورامی وەزیری پێشووی سامانە سروشتیەکانیان بەبیر دێتەوە کە وتی ئەگەر نەوت لە بری $100 ببێتە ملیۆنێکیش دۆخی هەرێم هەر بەم شێوەیە دەبێت ئەگەر لەسەر ئەم شێوازی بەڕێوەبردنە بڕۆین. دیارە ئەو چاک دەیزانی چ گرێبەستێکی نەوتی بە پاڵپشتی دەسەڵات ئەنجام داوە کە داهاتی نەوت هەر چەند بێت هەر بۆ خۆیان و کۆمپانیاکانی نەوت دەچێت. ئێمە سوالکردنین هەموو مانگێک بچین لە دەرگای بەغدا بدەین. ئەگەر لە بەشێکی تری وتەکانیدا مەسرور بارزانی وتی حکوومەتی هەرێم سوالکەر نییە کە هەموو مانگێک داوای پارە لە بەغدا بکات. حەقی خەڵکیشا بپرسێت ئایا موچەخۆران و خانەنشینان سوالکردن کە چەندین ڕۆژ لەسەر یەک سەردانی بانک دەکەن بۆ وەرگرتنی موچەکانیان بەڵام بە بیانووی نەمانی پارە و موچەکانیان پێنادرێت؟ مەسرور بارزانی لە درێژەی قسەکانیدا کابینەکەی خۆی بە کابینەیەکی چاکساز و باش خستە ڕوو. خراپی ڕێکەوتن نامەکانی نەوت و ئەو دۆخەی ئێستاشی هەمووی گەڕاندەوە بۆ کابینەکانی پێشخۆی. لەبارەی زیادبوونی بەردەوامی نرخی سوتەمەنیشەوە بارزانی وتی بەهۆی بەرزبوونەوەی نرخی نەوتی خاوەوە لە جیهاندا نرخی سوتەمەنیش بەرز بووەتەوە، بەڵام لە هەمان دەوڵەتەکەی سەرۆکی حکوومەت و لە پارێزگاکانی باشووری عێراقدا لە ئێستادا نرخی 1 لیتر بنزین تەنها $450 چونکە خۆیان بنزینەکە بەرهەم دەهێنن، بەڵام حکوومەتی هەرێم نەوت بە پاڵاوگە ناوخۆیەکان نادات تا بنزینێکی هەرزان لە ناوخۆدا بەرهەم بهێنێت. و ئەو تەجروبەیە لە کوردستانیشدا هەیە، ئێمە ئامادەین بیگوازینەوە بە هەر شوێنێکی تر کە پێویست بێ. سەرۆکی حکوومەت سەرباری شکستەکانی کابینەکەی خۆی هێرشی کردە سەر حکوومەتی ناوەند و ئەو وتە بەناوبانگەی بەرپرسەکانی پێش خۆی دووپات کردەوە کە ئەوان ئامادەن ئەزمموی سەرکەوتوی هەرێمی کوردستان بۆ هەر پارێزگایەکی عێراق بگوازنەوە ئەگەر پێویست بکات، بەڵام تا ئێستا کەس کڕیاری ئەم ئەزممونە شکست خواردووە نەبووە. مەسرور بارزانی لە بری پێدانی هەواڵێکی خۆش بۆ دابەشکردنی موچەی فەرمانبەران کە لە ئێستادا زیاتر لە 1 هەفتە دوا کەوتووە
سوپاسی خۆڕاگری موچەخۆرانی کرد و ڕایگەیاند بەرپرسیارەتیەکە لە ئەستۆی ئەوان نییە و بەغدا تاوانبارە. ئەوەی لە قسەکانی سەرۆکی حکوومەتدا ڕوون بووەوە ئەوەیە بەرزبوونەوەی نرخی نەوت هەر لە سوودی کۆمپانیا دەرەکیەکان و کۆمپانیەکانی خۆیاندایە. لەگەڵ بەغداش درێژە بەو ململانەیە دەدەن کە تەنیا هاوڵاتیانی هەرێم لێی زەرەرمەند دەبن. دۆخی موچەیش هەر بە خراپی دەمێنێتەوە، ئەوەش ئەنجامی سیاسەتی کابینە خزمەتگوزارەکەیە.